سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵینەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤۆوە هاتوینەتەوە خزمەتە. عزیزان هەروەک ئاگادارن بەرەو نزیکبوونەوە بۆ یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکار دەچین. ئێمەش بەم بۆنەوە داوامان لە کاک سەعید ئەمانی ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵا کردووە تا بێتە ئیستدیۆ و چەند پرسیارێکی ئاراستە بکەین. هاوڕێمان کاک سەعید سەرەتا بەخێراتن تا پێدەڵم زۆر سپاس بۆی کە بەشداریان بەرنامەیەشتان کرد. زۆر سپاس بۆ ئێوە بۆ هاوکاران وا ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و سەرەتا پێشبڕکێی نزیک بوونەوەی ڕۆژی یەکی ئەیار ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار لە ئێوە و لە هاوکارانتان و بە تایبەتی لە کرێکاران لە ئاستی دنیاەوە بە تایبەتی لە ئێران و کوردستان دەکەم. زۆر سپاس. کاک سەعید سەرەتا بە کورتی مێژووی یەکی ئەیار و مێژووی ئەو ڕۆژەمان بۆ باس بکەین. هاوڕێ ئەمیر وەک هەمومان دەزانین دیارە ئێستا زیاتر لە سەدەیەک یان نزیک سەدە و نیوێک بەسەر ئیدەی ئەم ڕۆژەدا تێپەڕیوە و ساڵانە ئەم ڕۆژە یاد دەکرێتەوە. هەر بەو هۆیەوە من پێم وایە ئێستا زۆربەی ئەو کەسانەی کە گرنگی بە ڕۆژی یەکی ئەیارەدەن کەم و زۆر ئاگاداری هاتنە ئارای ئەم ڕۆژەوە لەلایەن کرێکارانەوە تەسویبی و ڕێزگرتنی هەن، ینی مێژووەکەی تقریبەن بۆ بەشێکی زۆر لە کرێکارانی چالاک و وشیاری نێو کۆمەلگای جیهانی ئاشنایە. بۆیە بە بڕوای من پێویست ناکە ئێمە بچینە نێو زۆر وردەکاری مێژووی ئەم ڕۆژەوە، فقط دەتوانین بە کورتی ئاماژەی پێ بکەین. دیارە لە تقریبەن ساڵی 1986ەوە ئیدەی ڕۆژی جیهانی کرێکار یا بڵین ئیدەی کەمکردنەوەی کار لە 16 ساعات و 12 ساعاتەوە بۆ 8 ساعات کار لەلایەن کرێکارانی پیشەسازیەکانی ئوسترالیاوە هاتە گۆڕێ. ئەو دەم کە ئەوانە و ئیدیان مەترح کرد و لە پێناویدا دەستیان کرد بە تێکۆشان و خەباتکردن، ئەمە گوێزرایەوە بۆ ئاستی جیهانی و بە تایبەتیش لە ئەمریکا کە وڵاتێکی پێشکەوتوو لەبارەی سەنعەتیەوە کرێکارانی ئەمریکایی بە نیسبەت کرێکارانی یا بە بەراورد بە کرێکارانی دیکە لە ئاستی جیهاندا ڕێکخراوتر بوون. ئەوان ئەو خەباتیان درێژە پێداوە تقریبەن چەند سەدەیەک دواتر یا بڵێن 30 و چەند ساڵێک دواتر ڕۆژی جیهانی کرێکار وەکو ڕۆژێکی کە تایبەت بێ بە ڕۆژی کرێکار و کرێکاران بتوان لەو ڕۆژەدا دەستکار بکێشنەوە، ڕێوەڕسمی تایبەت بەخۆیان بەڕێوە بەرن، لەو ڕۆژەدا ئیدە و داخوازی و گیر و گرفتەکانیان بگوێی سەرمایەداران بگەێنن و بە دژی زوڵم و زۆر و چەوسانەوەی نیزامی سەرمایەداری بێنە مەیدان مەترح کرا. دیارە ئیدەکە کوتمان لەلایەن کرێکارانی ئوسترالیاوە بوو، بەڵام شێلگیری هەنی خەباتی شێلگیری کرێکارانی ئەمریکا و بە تایبەتی شاری شیکاگۆ و ئیدامە پێدانی بووە باعسی ئەوەی کە ئەم ڕۆژە تقریبەن لە کۆتاییەکانی سەدەی 19دا لە کۆنگرەیەکی سەرتاسەری کرێکاراندا بە تەسویب بگات و ئەم ڕۆژە وەکو ڕۆژی یەکی ئەیار دیاری بکرێت. دیارە خەباتی کرێکاران بۆ چەسپاندنی یا بۆ داسەپاندنی ئەم ڕۆژە بەسەر نیزامی سەرمایەداریدا و قبولکردنی لەلایەن نیزامی سەرمایەداری و بەناچاری وەکو ڕۆژێک بۆ چینی کرێکار لە ئاستی دنیادا بەهۆی خەبات و تێکۆشانی کرێکارانەوە بوو بۆ بە تایبەتیش کرێکارانی ئەمریکا. دیارە ئەمەش زۆر بە ئاسانی نەبوو. کرێکاران هەر لە سەرتاوە کە لە ئەمریکا دەستیان کرد بە خەباتوانە دووچاری ڕوبەڕووی پیلانجێڕی نیزامی سەرمایەداری بوونەوە، ڕوبەڕووی بەرهەڵسکاری بوونەوە، ڕوبەڕووی سەرکوت و تەنانەت خوێن ڕشتن بوونەوە لەو تەزاوڕاتانەدا کە بۆ چەسپاندنی ئەم ڕۆژەوە بۆ دەربڕینی داخوازیەکانی چینی کرێکار و بۆ چەسپاندنی 8 ساعات کار لە ڕۆژێکدا کە پێشتر 16 ساعات و 12 ساعات بووە لە پیلانجێڕیەکی ئاشکرادا لە وڵاتی ئەمریکا خۆپیشاندانی ئارام و بەرهەقی کرێکاران خەڵتانی خوێند کراوە، تێیدا 6 ڕێبەرانی کرێکاری یا لە چالاکانی کرێکاری تێیدا شەهید دەبن یا گیان بەخت دەکەن و دیارە تعدادێکی دیکە دەگیرێنەوە لە دادگاییکردنێکی فەرمایشیدا 4 کەسیان لێ ئەدام بکرێ. ئەم
خەبات و تێکۆشانە دیارە قینی تووڕەیی کرێکارن لە ئاستی جیهاندا زیاتر هەڵدەخرێنەوە دەبێتە بەعسی ئەوەی کە حرەکەتێکی جیهانی دەست پێ دەکات و لە ئاستی جیهاندا ئەم حرەکەتە کرێکاریە بۆ پشتیوانی لە خەباتی کرێکارانی ئەمریکاوە بۆ دیاریکردنی ڕۆژێک وەکو ڕۆژی ئەیار پەرە دەستێنێەوە هەروەک باسمان کرد لە کۆنگرەیەکی تایبەتدا ڕۆژیەکی ئەیار دیاری دەکرێەوە مەگەر حزوری زەینم هەبێ 1990 دەبێت کە ڕۆژی جیهانی کرێکار دیاری دەکەوە لەو ڕۆژەوە تا ئێستا کەم و زۆر لە ئاستی جیهاندا ڕۆژی جیهانی کرێکار ڕێزی لێ گیراوە و لەو ڕۆژەدا کرێکاران ڕێوڕسمی تایبەت بە خۆیان بەڕێوە بردووە و لە زۆربەی وڵاتانی دنیا ئەگە نەڵین لە هەموو وڵاتانی دنیا ڕۆژی یەکی ئەیار وەکو واقعیەتێک بەسەر نیزامی سەرمایەداریدا سەپاوە و لەو ڕۆژەدا کرێکاران بە ئازادی کارەکانیان تەحتیل دەکەن و دێنە مەیدان و ڕێوڕسمی تایبەت بەخۆیان بەڕێوە دەبن داخوازیەکانیان مەترا دەکەن و بە دژی نیزامی چەوسێنەری سەرمایەداری ڕیزی بەرین و بەرحاڵ هێزی بەرینی خۆیان بەڕووی نیزامی سەرمایەداریدا دەکێشنەوە داخوازیەکان مەترا دەکەن تقریبا ئەمە کورتەیەک بوو لە مێژووی ڕۆژی کاک سەعید هەروە خۆت ئاگاداری لەم چەند ساڵی ڕابردوودا ئاڵوگۆڕەکانی جیهان بەگشتی بە تایبەت نیزامی سەرمایەداری لەژێر تەأسیری دوو ڕووداوی گرنگ بوون یەکیان کە هەڵبژارنەکانی ئەمریکا بوو دومیان لێویش گرنگتر پەتای کۆڕۆنا بوو وەزعەتی ئێستای ئەو سیستمە چۆنە بە تایبەت لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ پەتای کۆڕۆنا هەمومان دەزانین ماوەیەکی زۆرە یا بڕێن هەر بە 10 ساڵ جارێک بەردەوام نیزامی سەرمایەداری دووشاری قەیرانێکی شەدیدی جیهانی ئابووری دەبێت و بۆ دەربازبوون لەم قەیرانە ئەنوا و ئەقسام پیلان و نەخشەدا دەڕێژن بۆ ئەوەی کە لێی ڕزگار بن دیارە ئێمە شاهیدی سیستمێک بووین کە بە نێوی نیئۆلیبرالیزم لە اقتصادی جیهانیدا کە لەلایەن بڵێن تاچەر وە ڕێگان وانەوە گەر ئیشتیبام نەکردبێن نوێنەرایەتی دەکرات ئەمە ئەم ئیدەیە ئەم بەرحاڵ نیئۆلیبرالیزمە لە ئاستی دنیادا تا ینی لە هەڵبژاردننی ئەمریکا وەکو کاتێکە ترامپ تێیدا بە سەرکەوتن گەیشتووە لە ئینتخاباتی بریتانیاژ یا بڵێن ئینگلیسیشدا تقریبان ڕنگدانەوەی بوو بەلووتکەی خۆی گەیشت هەرچەند خۆ پێشتریش دەزاندرا کە ئەم سیستمەش وەکو باقی بەرنامە اقتصادیەکانی نیزامی سەرمایەداری شکست دەخوا بەڵام ئەوان پیان وابوو کە نیزامی سەرمایەداری سیستمێکە کە دەبێ باوەڕی پێبێنین ئەمە کۆتایی مێژووە ئەمە چارەنووسی چار هەڵنەگری چینی کرێکارە یا بڵێن خەڵکی دنیاە کە دەبێ ملکەتی ئەم نیزامە بنوە باوەڕی پێبێنن کە دەتوانێت بە خۆشببختیان بگەینێ بەڵام هەرچی زیاتر قەیرانەکە قوڵتر دەبەوە نیزامی سەرمایەداری دەبوو ڕواڵەتێکی خەشنتر و خوێناویتر یا بڵین لە ئاشتی نەهاتوتر لە خۆی نیشان بدات و ئەوەش بە نەزەری من لە هەڵبژاردننی ترامدا بە تایبەتی خۆی نیشاندا یعنی نیئۆلیبرالیزم بە هەڵبژاردننی ترامپ و لەم ئاخریانەشدا بە شکستی ترامپ هەم بە لووتکەی خۆی گەیشت و هەم لێرەشدا ئیدی وردە وردە بەرەبەرە و شکستی خۆی دەڕوات بۆیە تەئسیرێکی کە هەڵبژاردنەکانی ئەمریکا لە ئاستی جیهانیدا بوو ئێمە هەمومان دەزانین وەختێکە ترامپ هەڵبژێردرا لە زۆربەی پەیمانە نێونەتەوەی نێودەوڵەتیەکان و نێونەوتەیەکان کشایەوە کە کەمێک ئەم پەیمانانە دەیتوانین نیزامی وەحشی سەرمایەداری هاوسار بکات چ لە بواری ژینگەییەوە چ لە بواری مافی مرۆڤەوە چ لە بواری مافی منداڵان و مافی کرێکاران و لە هەموو بوارەکاندا تقریبان و بە تایبەتی لە بواری ژینگەدا بڕێک دەیتوانی بەر بە نیزامی سەرمایەداری بگرێت کە لەو پەڕی وەحشیگەری خۆیدا نەجوڵێتەوە بەڵام بینیمان کە سیاستەکانی ترامپ ئەوە بوو کە لە بەشێکی زۆر لەو پەیمانانە بکشێتەوە ئەمەش خۆی ئەوەندەی دیکەی دنیا تووشی قەیرانی ژینگەیی کرد ئەگەر نەڵێن لەباری ئابوووریەوە دووچاری کێشەی زیاتر بوون هەروەکو دەبینین ئاستی بێکاری بردەسەرێ لە تەواوی دنیادا ئاستی جیاوازی تەبەقاتی زۆر زیاد کرد بەڵام لە بەرچاوترینی لە ئاستی ژینگەییدایەکە بەجێی ئەوەی کە
کۆنتترۆڵی پیسبوونی ژینگە بکەن دیتمان زیاتر ژینگە بەرە وێرانی چوو هەوای لە ئاستی جیهاندا پیستر بوو و ئەمەش مەترسی زۆری بۆ سەر ژیانی خەڵک دروست کرد هەر ئەوە بوو کە لە ماخریانەدا ئەو بوو لە هەڵبژاردنێکی کە تەنانەت ترام نەیتوانی دەوری دووەمەکەشی تێدا سەرکەوێتەوە بۆیە ئەمە ینی هەڵبژاردنەکانی ئەمریکا تەسیرێکی زۆر وێرانگەری لەسەر ژینگە لە ئاستی جیهانیدا بوو بێزگە لەوەی کە لە بواری ئابووری و لە بواری نیزامیشەوە لەسەر ئاستی جیهان تەسیری تایبەتی خۆی هەبوو هەموو ئەو شەڕانەی کە ئێمە دەیبینین لە ئاستی جیهانەوە بە تایبەتیش لە خاوەرمیانە ڕووەدا تقریبن لەژێر تەسیری سیاستەکانی ئەمریکادایە هەر جارە و بنەوەیەک جاری وایە خاو دەبێتەوە جاری وایە بە لووتکەی خۆی دەگات جاری وایە خۆب لە ئاستێکدا بە بوونبەست دەگات بۆیە ئەو کێشانەی کە بەتایبەتی لە دەوروبەری ئێمە و لە وڵاتانی خاوەرمیانەدا ڕوەدەن بە زۆری لەژێر تەسیری سیاستەکانی ینی سیاسەتی تەوسعە تەڵەبانە و سەرمایهداری و قازانجپەرستانەی ئەمریکادا لەگەڵ باقی دەوڵەتانی سەرمایهداری تەسیریان هەیە لەو شەڕانەداوە لەو کێشانەدا ینی ئەگەر ئێمە بە شێوەیەکی زۆر سادە باسی بکەین ئەگەر چاو لە داگیرکردنی ناوچەیەک وەکو بازارێک بۆ وەرکردنەوەی کالاکانیان بۆ فرۆشتنی کالاکانیان نەکەین هیچ گرنگی بەوە نەدەین بەڵام هەر ئەو چەک و چۆڵەی کە لەو ماوەیەدا بە وڵاتیانی بەپێ ئەو لەژێر کاریگەری ئەو کێشانەی کە لە بینی وڵاتانی ناوچەکەدا دروستیان کردووە ئەو چەک و چۆڵەی کە لە ناوچەکەدا فرۆشراوە بۆ وڵاتانەی کە ناکۆکیان لەبێ نادروست کراوە هەیەنی ئەگەر چاو لەوە بکەین قازانجێکی کە لە فرۆشی ئەو چەکانەدا چۆتی گیرفانیانەوە ئەوە هەڵدەگرێت کە ئەوان بێنن ئەو ریسکە بکەن و بەم شێوەیە وەحشیانە بجوڵێنەوە بچون نیزامی سەرمایهداری هەمومان زانین لەسەر ئەساسی سوود و کۆکردنەوەی قازانج دامەزراوە ئەوەی کە لە بیریدا نەبێ مەسلەی مافی مرۆڤ ئەوەی کە لە بیریدا نەبێ ئاسایش و ئەمنیەتە بۆ ئاستی جیهان و بە تایبەتی بۆ وڵاتان دوای ئەوەش دەزانی سەرباری ئەوەش مەسلەی پەتای کۆرۆناکە لە ئاستی جیهانیدا پەرەیسەند و بەعزێکی هەندێک خەڵک گومانی ئەوە دەکەن کە ئەمە دەستکرد بێ ئەمە سیاسەتێکی لە پشت بێ بەڵام بە هەر حاڵ زمینەکەی خۆشکرابوو لە ئاستی جیهانیدا زمینەی سەرهەڵدانی نەخۆشیەکی بەم چەشنا بە دلیلی فەقر و فەلاکەتێکی لە ئاستی جیهانیدا هەیە بە دلیلی بە هۆکاری پیسبوونی ژینگە بە هۆکاری ینی بە زۆر هۆکاری کۆمەڵایەتی کە لە ئاستی دنیاداوە لەژێر کاریگەری و لەژێر تەسیری بەرنمەکانی نیزامی سەرمایهداری و بە تایبەتی نیئۆلیبرالیزمدا لە ئاستی جیهانیدا دەیبینین سروشتیە کە ئێمەوە ببینین کە وەختێک پەتایەکی لەم چێوەیە سەر هەڵدەداوە بەم شێوەیە ئاستی جیهاندا بگرێت ئێمە دەزانین ئێستا لە ئاستی دنیادا ئەوەی کە خەڵکی پێوە مەشغوڵ کراوە مەسلەی پەتای کۆرۆنایە نەخۆشی کۆرۆنایە بەڕاستیش مەترسی زۆری هەمومان دەزانین ئەگەر لە سەرتاوە پێمان وابوو بەم شێوەیە مەترسی نیە دەکرێت کۆنتترۆل بکرێ بەڵام لە کۆنتترۆل دەرچووە تەواوی دنیای داگرتووە خەڵکێکی زۆر بەهۆی ئەم پەتایەوە گیانیان لە دەستداوە هەر لە ئاستی دیهاندا ئێستا ئەم ڕۆژانە ئێمە هەواڵەکان دەبینی کە بەڕاستی لە وڵاتێکی وەکو هندستان کە جەمعیەتی زۆرە و سیستمێکی پێشکەوتووی بێهداشی لە وڵاتەدا بوونی نیە ئێستا ئەم ڕۆژانە هشدار درراوە کە ڕەنگە فاجعەیەکی ئینسانی ڕووبدات ینی تەواوی دنیای بەخۆی و مەشغوڵ کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا نیزامی سەرمایهداری هەر وەکو خوخدەی هەمیشەگی خۆی خەریکە لەم مەسلەیەش لە بواری سوودپەرستی و قازانجپەرستیەوە کەڵک وەردەگرێەوە ئینسان دەتوانێت ئیدعا بکات کە پێیان خۆش نییە ئەم پەتایە کۆنتترۆل بکرێت لەگەڵ ئەوەی کە توانیویانە بە بەهانەی ئەم پەتایەوە لە ئاستی دنیادا خۆپیشاندانەکان ناڕزای دەربڕینەکان ینی بە بەهانەی قەرنتینەکردن و مەحدودکردنەوەی هاتوچۆ ئەوانەوە ئەمانە بڕێکی سەرێشە لە کۆڵخۆیان بکەنەوە بەڵام لە بوارێکی دیکەدا بەڕاستی خەریکی گیرفان پڕکردن و قازانجپەرستین ینی نیزامی سەرمایهداری بەجێگای ئەوەی کە ئێستا شاید بەعزێک ئینتیزاریان ئەویان هەبێت کە هەوڵ بدەن بۆ کۆنتترۆلکردنی ئەم پەتایە خودی سیستمەکە لە فکریەوەدا تەنانەت لە واکسیناسیۆن لە واکسینەکانیش کە دروستی دەکەن ڕقابەتە لە بینی وڵاتاندا بۆ ئەوی کە کامیان بتوانن قازانجێکی زیاتر بەدەست بێنن کامیان بتوانن ئەو
زیدی پەتایی کە دروستیان کردووە ئەم واکسینە لە ئاستی جیهاندا زیاتر بفرۆشن و قازانجێکی زیاتر کۆکەنەوە. ینی ئەوەی ئێمە دەیبینین گرنگیدانە بەو مەسلەیە نەگەوەی کە بە ژیانی خەڵک. بۆیە ئێستا بەڕاستی دنیا لەژێر تەئسیری پەتای کۆرۆنادا لەگەڵ ئەوەی کە تووشی ئەم مەرگەساتە بۆتەوە، لەگەڵ ئەوەشدا تووشی سیاسەتێکی وەحشیانە و خەشنی نیزامی سەرمایه‌داریش بۆتەوە. بۆیە من چاوەڕوان دەکەم کە لە داهاتوودا واقعان ئاستی خەباتی جەماوەری لە تەواوی وڵاتانی دنیادا و بە تایبەتی بزوتنەوەی کرێکاری بچێتە ئاستێکی دیکەوە بۆ ئەوەی کە پێش بەم وەحشیگەریانە بگرێت. جیا لەوەی کە ئێمە دەزانین نیزامی سەرمایه‌داری و نیزامێکی چینایەتیەوە بە نیسبەت چینی کرێکار چه زوڵم و زۆریەکی کردووە، بەڵام ئێستاش سەرباری ئەوانش ئەم شتانشی پێوە زیاد بە. بۆیە لە داهاتوودا دەبێت خەباتی کرێکاران و خەباتی جەماوەری لە ئاستی دنیادا ئەمیش بە نیسبەتی خۆی بچێتە ئاستێکی دیکەوە تا بتوانێت بەرپەرچی ئەم هێرشانە بداتەوە. زۆر باشە کاک سەید باسی ئەم جوڵانەوەیت کرد. جوڵانە و کۆمەڵایەتیەکان بە تایبەت جوڵانەوەی کرێکاری ئێستا لە چ بارودۆخێکدایە؟ ئێمە هەمومان دەزانین کە بزوتنەوەی کرێکاری ینی بە درێژایی مێژووی سەرهەڵدانی چینی کرێکار و گەشەی نیزامی سەرمایه‌داری کە بۆتە هۆی شکڵگرتنی چینێک بە نێوی چینی کرێکار بە معنە واقعیەکەی لە ئارادا بووە. ئەم خەباتە لە سەردەمێکدا گەشەی کردووە و تەنانەت شۆڕشی ئۆکتۆبری لێکەوتۆتەوە و لە خودی ئوروپاشدا بۆتە باعیسی سەرهەڵدانی شۆڕش و بەسەرکەوتن گەیشتنی ئەو شۆڕشانە کە ڕیفۆرمی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە بە قازانجی کرێکاران و زەحمەتکێشان و ژنان و بەرحاڵ لە ئاستی کۆمەلگادا تەئسیری موسبەتی بووە دەبینین. لەگەڵ ئەوەشدا دەبینین مەسەلەن سەردەمێکی دیکە ئۆفتی کردووە، پاشەکشەی کردووە و نیزامی سەرمایه‌داری توانیوێتی وەزعەکە کۆنتترۆل بکات. بەڵام ئەو دەستکەوتانی کە ئێستاش دەیبینین، ئێستاش بوونی هەیە لە بواری مافی مرۆڤدا و بە تایبەتی لە وڵاتانی ئوروپایی کە بە بڕوای من و بە بڕوای بەشێکی زۆر لەو کەسانی کە لەسەر شۆڕشی ئۆکتۆبروانە تاقیقیان کردووە، لە ژێر تەئسیری شۆڕشی مەزنی ئۆکتۆبردا وڵاتانی ئوروپایی هێندێک ڕیفۆرمیان لە وڵاتەکانیاندا کرد بۆ ئەوەی کە دووچاری ئەو ڕووداوە نەبنەوە کە لە رووسیا ڕوویدا و ئەمەش خۆی بووە باعیسەوەی کە هێندێک ئازادی لە وڵاتانی ئوروپایی ئاوردانەوە لە مافی مرۆڤ و ژیانێکی تەقریبەن مرەفەهتر بە نیسبەت وڵاتانی دیکە لە وڵاتانە سەر هەڵبدا. بەڵام هەرچەند لەم ساڵانەی ڕابردوودا بەشێک لەو دەستکەوتانە گیراونەتەوە وەرگیراونەتەوە، بەڵام ئێستاشی لەگەڵدا بێ ئەو دەستکەوتانەی کە هەن هەرهی ئەو سەردەمەن کە بزوتنەوەی کرێکاری لە ئاستی جیهانیدا لە گەشەدا بووە. دەبینین مەرحەلەیەک تووشی ئوفت و نەکسە دەبێت و هەر بەم پێش نیزامی سەرمایه‌داری زیاتر دەستی باز دەبێت کە دەستکەوتەکان بچنێتەوە، دەستکەوتەکان وەرگێتەوە و فشاری زیاتر بخاتە سەرچینی کرێکار. بۆیە ئەگەر باسی ئەم مەقتەعە بکەین لە ئاستی دنیادا، دیار هەرچەند بزوتنەوە کرێکاریەکان و بزوتنەوە جەماوەریەکان، ئەو بزوتنەوانەی کە دەتوانین بڵین پێشکەوتن خوازانن، هەرچەند تەدافعین هێرشبەرانە نین، نەک ئەوە بڵین مەسەلەن دەستکەوتێک هەیە داواکاریان هەیە بۆ دەستکەوتی زیاتر، لە بەشێکی زۆریدا حاڵەتی تەدافعی هەیە، حاڵەتی بەرگریکردن لە دەستکەوتەکان هەیە، حاڵەتی ئەسەن وەرگرتنی مافیەکە کە پێشتر بوویانە و ئێستا خەریکە زەوت دەکرێت لیان لەو ئاستەدایە. بەڵام لە ئاستی جیهانیدا بزوتنەوەیەکی زیندووە، بزوتنەوەیەکێکە لە حیسابی لەسەر دەکرێت. ئێمە دەبینین بە تایبەتی لە وڵاتانی ئوروپایی چەندین حرەکەتی هیوابەخش سەری هەڵدات لە یۆناان، لە فەڕەنسا و لە وڵاتانی دیکەی ئوروپایی، یا مەسەلەن لە کرێکارانی ئەمریکا بەردەوام لە حاڵی خەباتدان و تا ئەو جێگایی تا ئەستاش بکرێت مەسەلەن سەعاتی کاریان کە کەم کردووەتەوە و حەقدەستی سەعاتی کاریشیان بردووەتە سەرێ. ئەمانە خۆی دەستکەوتایەک بوون کە لە ئاستی بزوتنەوەی لە ئاستی جیهانیدا بزوتنەوەی کرێکاری بەدەستی هێناوە. مەسەلەن ئێستا بۆ نمونە لە وڵاتانی دیکەی دنیا وەکو مەسەلەن گەریمە چاو لێ بکەین لە ئێران، لە ئێران کە تووشی قەیرانێکی ئابووری زۆر شەدید بووە، بزوتنەوەی کرێکاری زیندووترین
بزوتنەوەی کە لە ئاستی کۆمەلگادا بوونی هەیە وجودی هەیە لە حرەکەتدایە هەرچەند دەڵم ئەم بزوتنەوەیە ئیدئالی ئێمە نییە یا بڵین مووقعیەتەکە ئەوە نییە کە بتوانێت پێشڕەوی زۆر بکات دەستکەوتی زیاتر بەدەستبێنێ ئێستا دیفاعێکە لە دەستکەوتەکانی پێشووتری دیفاعێکە لە زوڵمێک زوڵم زۆرێکی کلەی دەکرێت لە نەدانی هەغدەستەکانی داواکاریە بۆ وەرگرتنی هەغدەستانی بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆتە نقطە ئومیدی باقی بزوتنەوە کۆمەڵاتەکان لە ئاستی ئێراندا وەکو بزوتنەوەی دانیشتجووی بزوتنەوەی ژنان بزوتنەوەی خانە نشینان و بزوتنەوەی لاوانی خوازیاری کار بە تەحسیلکردە و ناتەحسیلکردەیەوە بزوتنەوەی کرێکاری پشتیوان و نقطە ئومیدی هەموو ئەو بزوتنەوانەیە لەگەڵ ئەوەی کە دەکرێت و دەشکرا ئەم بزوتنەوەیە لە ئاستێکی بەرینتردا ڕێکخراو بێت بتوانێت باقی بزوتنەوەکانی دیکە لە ئاستێکی بەرینتردا بێنێتە پشت خۆی ڕێکیان بخات ڕێبەریان بکات بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا هەرچەند ئێمە دەزانین وەزعیەتی ئابووری لە ئاستی ئێراندا کارێکی کردووە کە بەڕاستی خەڵک ئەو دەرفەتەی نییە کە بتوانێت مثلەن لەگەڵ ئەوەی کە کار دەکات ماحتاجی ژیانی دابین دەکات لەگەڵ ئەوەشدا بێنێ بە شێوەیەکی شێرگیر خەریکی خەبات و بربەرەکانە بێ لەگەڵ نظامی سەرمایه‌داری و سەرمایه‌داران لە ئاستی ناوچەکەدا سەرڕای ئەوەش لە ئێرانیش مەسەڵەن بڵێن هەر مەسەلەی پەتای کۆڕۆنا بۆتە بەهانەیەک بەدەست دەوڵەتەوە بۆ سەرکوتو بۆ مەحدودکردنەوەی حرەکەتەکان و بۆ لە ماڵەوەدا هێشتنی ئەو خەڵکە بەبێ ئەوەی کە لە بیری دابینکردنی ژیانیاندا بێ بزوتنەوەی کرێکاری لە ئێستا ئەگەر ئێمە بە کولی چاوی لێ بکەین بزوتنەوەیەکی زیندووە ئومیدبەخشە و بەرەو ئەوەش دەڕوا کە لە داهاتوودا زیاتر گەشە بکات لەگەڵ ئەوەی کە ئێمە دەزانین ئەم مەحدودیەتانەی کە ئێستا لە کۆمەلگادا هەیە و باڵادەستی نظامی سەرمایه‌داری بە خاتری ئەو وەزیەتە کە بە هانایەوە هاتووە توانیوێت و تا ئەندازەیەک بزوتنەوەی کرێکاری کپ بکاتەوە و لەو ئاستەدا نەبێ کە ئێمە چاوەڕوان دەکەین بۆیە من خۆم هیوادارم ئاواشی دەبینم کە لە داهاتوودا هەر بە دەلیلی زوڵم و زۆریەکی کە ئێستا چەند بەرابەر بۆتەوە لە ئاستی کۆمەلگاداەوە بە تایبەتی لەسەر ژیانی کرێکاران و بنەماڵەکانیان فشارێکی کە نیزامی سەرمایه‌داری هێناوێتی بە بەهانەی قەیرانی ئابووری هەموو ئەوە دەخوازێت کە لە داهاتوودا ئەم بزوتنەوەی واردی فازێکی دیکە بێوە هێرش بەرانەتر خەباتەکەی درێژە پێ بدات. زۆر باشە کاک سەید باسی ئێرانت کرد پێم خۆش بزیاتر لەسەر مەقسە بکەین بە لەبەر چاوگرتنی ئەم هەلومەرجەی کە ئێستا لە ئاستی جیهانیدا لە ئەرەدە بە تایبەت لە بابەتی پەتای کۆڕۆنا وەزعی ژیان و گوزەرانی خەڵک لە ئێران لە چه ئاستێکدایە؟ هەمومان دەزانین وەزعیەتی ئێران لە باری ئابووریەوە زۆر شپرزەیە دراوی ئێرانی نرخەکەی هەفتە نزیک 6% دەست داوە هەر لەم ساڵانەی دواییدا ئێمەش دەزانین کە ئێران لە زۆر بواردا وارد کوونەندەی کالا و مایحتیاجی ژیانی خەڵکە و ئەم معاملانش هەمووی لە ئاستی دنیادا بە دۆلار دەکرێت پوڵی پارەی ئێرانیا دراوی ئێرانیش کە نرخەکەی هاتوۆتە خوارێ ئەمە قورساییەکی زۆرە بەسەر شانی خەڵکی کەم داهات لە ئاستی کۆمەلگا لە ئێران و بە تایبەتیش کرێکاران و زەحمەتکێشان لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبینین هەر ئەم هۆکارە یا سیاسەتە چەوتەکان و سیاسەتە نابەرپرسیارەکانی کۆماری ئیسلامی لە ئاستی ناوچەکەدا و بە تایبەتیش لە ئاستی نێوخۆییدا بۆتە باعثیەوەی کە ئێران لە بواری ئابووریەوە هەرسی زیاتر نیزامی ئابووریەکەی داتەپێت تووشی شکست و تووشی قەیرانی گەورە بێت ئەمە بۆتە باعثیەوەی کە بەشی زۆری کارخانە گەورەکان لە ئاستی ئێراندا گەورە و چکۆلەکاندا بخرێن و نەتوانن ڕقابەت بکەن لەگەڵ کالایەکی کە لە دەرەوە دێت یا لەگەڵ وڵاتانی دەوروبەر و هەر ئەمەش بۆتە باعثیەوەی کە خەڵکێکی زۆر کرێکاران کە بەش پێشتر لەو شوێنانە کاریان دەکرد بێکار بن و خانە نشین بکرێن یا بچینەوە ماڵێ بێزگەلەوەی کە دەی وەختێکی ئێمە دەبینین مەسەلەن خوازیاری کار زۆر دەبێت کرێکار لە ئاستی کۆمەلگادا زۆر دەبێت و هەلی کار کەم دەبێتەوە ئەو سەفەر
ئەوەندەی دیکە فڕی سەرمایەداران و خاوەن پیشەکان و خاوەن کارخانەکان بەسەر کرێکانەدا زاڵ دەبێت. ئەو سەفەر دەستیان ئاوەڵا دەبێت بە بەهانەی قەیرانی ئابووری و بەهانەی سوود دەهینەبوونی یا مەسەڵەن ئەوەی کە کارخانەکانیان خازانز ناکات و تووشی زەرە دەبن بە کەیفی خۆیان بێنن مەسەڵەن کرێکار دامەزرێنن کرێکار وەرگن پێشتر کارخانەیە گەر بە 20 کرێکار یا بە 2000 کرێکار فەرسکەین بەڕێوە چووە ئەمڕۆکە دەتوانێت بە 1000 کرێکار یا بەدە کرێکار ئەو کارە بکات هەم ینی کاریان لێ بچێشێتەوە ئەو داهاتەی هەبێت کرێکی کەمتر بدات خازانجێکی زیاتر بچینێتەوە چون بەهانەی بەدەستەوەیە کرێکاران لەگەڵ ئەوەی کە ڕازی دەبن بە خاتری بێکاری بە کرێکی کەمتر کار بکەن و زیاتریش کار بکەن سەعاتکاریان زیاتر بێت ینی وەزعیەتەکە وای کردووە کە لە چەندین لاوە تۆ سەرنج بدەی ژیانی کرێکاران قەیرانێکی زۆر ڕوبەڕووی ژیانیان بۆتەوە ینی تۆ وەختێکی دەبینی کە لە ئاستی ئێراندا بەم شێوەیە نیزامە ئابوووریەکەدا تەپیوە هەلی کار نەماوە ڕقابەتێکی شەدید کەوتۆتە بینی خودی کرێکارانەوە بۆ ئەوەی کە بتوانن کارێک بەدەستبێنن و ئەوەش دەرفەتێکی بۆ سەرمایەداران خوڵقاندووە کە بە کەیفی خۆیان گرێبەستیان لەگەڵ ببەستن بە کەیفی خۆیان هەقدەستیان بۆ دیاری بکەن بە کەیفی خۆیان قەراردادیان لەگەڵ بەستن کە چۆنیان کار بۆ بکەن چەندیان کار بۆ بکەن چەند ساڵ بمێنەوە چەند ساڵ بمێنەوە بیانکەنە دایم نیانکەنە دایم بیمان بکەن بیمان نەکەن کە زۆری ئەوانە هەموو بەباری منفیەکەیدا کەوتووە ینی ئێمە گەچاو لە وەزعیەتی ژیانی کرێکاران بکەین لە ئاستی ئێراندا ئەگەر بە پێی تاقیقێکی کە کرابوو من خوێندمەوە لە زۆربەی شارەکانی ئێران لەگەڵ ئەوەی کە بە حساب هەر ئەو قانونکارە نیوبەندەی خۆشیان نیزامی سەرمایەداری کۆماری ئیسلامی کە قانونێکی دژی کرێکاریە دیاری کردووە کە نابێ قەراردادی سپی ئیمزا ببەسترێ نابێ قەراردادی کاتی ببەسترێ دەبێ ئەو قەراردادانە مەسەڵەن لە وەزارەتی کاروانە تەئید بکرێەوە قەراردادەکان بە شێوەیەک بن کە حەدی قەل بڕێکیش بە قازانجی کرێکاران بەڵام هیچ کام لەوانە بەڕێوە ناچێەوە دەوڵەت کە خۆی بەشێک ینی گەورەترین خاوەنکارە لە ئاستی ئێراندا و بە تایبەتی سپا لایەن شل کردووە بەبێ ئاوەردانەوە تەنانەت بۆ قانونە نیوبەندەی خۆشیان سەرمایەداران چۆنیان پێخۆش بێ ئاوە قەرارداد لەگەڵ کرێکارە بەستن قەراردادی سپی ئیمزایان لەگەڵ دەبەستن قەراردادی کاتی بە کەیفی خۆیان لەگەڵ دەبەستن هەر وەختێک پێیان خۆش بێ دەریانەکەن هەر وەختێک پوڵیان بەدەستەوە بێ بە حسابی خۆیان پاریانە دەنێ و حەقی هەموو جۆرە اعتراازێکیان لێ دەبەستن و ینی بە کولی بێزگەلەوە ینی ئەمە فقط نقطە ئومیدمان ئەوەیە کە بزوتنەوەی کرێکاری لە ئاستی ئێراندا زیندووە سەرەڕای هەموو ئەو فشارانە سەرەڕای هەموو فریوکاریەکانی نیزامی سەرمایەداری کۆماری ئیسلامی لە ئاستی ئێراندا بەڵام نەیتوانیوە ئەو فەرهەنگە کۆنەپەرستانەی خۆی بکاتە فەرهەنگی کۆمەلگا و خەڵک وادار بە چۆکدادان و تەمکین بکات بۆ بە تایبەتی کرێکاران ئێمە دەبینین بەدژی ئەم نیزامە بەدژی ئەم سیاسەتە بەدژی ئەم چەسانەوەیە بزوتنەوەیەکی زیندوو لە ئاستی ئێراندا لە ئارادایە و ئەوەش بزوتنەوەی کرێکاریە کوتیشم لە پێشدا هەرچەند ئەم بزوتنەوەی کە بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانی پێشوو بۆ داخوازی وەرگرتنی حقوقی وە دواخراو نەک ئەوەی کە فەرزکەین مەسەڵەن بۆ کەمکردنەوەی سەعاتی کار و حقوقی زیاتر و ئەوانە کە دەبوو مەسەڵەن بچێتە ئەو ئاستەوە بەڵام ئەوەندەیان فشارهێناوە ئەوەندە وەزعیەتەکە خراپە ئێستا ئێمە بزوتنەوەکان زۆربیان تقریبا لە حاڵەتی تەدافعیدا دەبینین بەڵام بەو حاڵەشەوە نیزامی سەرمایەداری کۆماری ئیسلامیان خستۆتی ژێرگوشارەوە و تەنانەت لە کۆبوونەوەیکی کەمی مەسەڵەن چەندین کرێکاریش دەترسن چون ئەوان لە پەیامەکەی حاڵین ئەوان لەوە دەترسن کە کۆنتترۆلیان لە دەست بچێ ئەوان لەوە بخواان دەزانن کە خەریکن چ زوڵم و زۆریەک لە خەڵک دەکەن و هەرچی زیاتر ئەم تەشەکولانە گەورە بنەوە ئەوان بە زەرەدی نیزامەکان و بە زەرەدی دەسەڵاتەکانی دەزانن لە کولیەتی خۆیدا من دەتوانم ماوە نەتیجەگیری بکەم کە بڵم بزوتنەوەی کرێکاری لە ئاستی ئێراندا یا بزوتنەوە کۆمەڵایەتی پێشڕەوەکان لە ئاستێکدا هەن کە دەوڵەت سڵیان لێ دەکاتەوە مەترسی لێیان هەیە لە ئاستی کۆمەلگادا خەڵک دڵیان پێیان خۆشە و من پێم وایە لە داهاتووشدا دەستێتە فازێکی تایبەتی ترەوە کە پتوانێت زیاتر گوشار بخاتە سەر ڕژیم و دەستکەوتی
بێزگە لەو حاڵەتی دەدافعیانە یا بەزگە لە داخوازی وەرگرتنی حەقدەستی دواخرا و مەسەنە داخوازی دیکەش بێن نەگۆڕێ بۆیە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە جەماوەریەکان زیندوو نە ئاستی کۆمەلگادا جێگای دڵخۆشین بەڵام ئینتیزارێکی کە ئێمە هەمانەوە من شخصەن هەما ئەوەیە کە ڕێبەرانی ئەم بزوتنەوانە هەوڵ بدەن زیاتر لە بیری پێکێنانی تەشەکولدا بن و لە بیری یەکخستنی ئەم حرەکەتە پراکەندانەدا بن کە لە ئاستی کارخانە و کارگا و شارەکانی ئێراندا لە ئارادان و جەلبی متمانەی باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بۆ هاتنە پشت بزوتنەوەی کرێکاری و بە پشتیوان و نقطە ئومێدی خۆزانینی بزوتنەوەی کرێکاری لەلایەن ئەو بزوتنەوانەوە یعنی ئەمە تەنیا کارێکە ڕێکخستن و خەباتێکی شێلگیرانە زامنی سەرکەوتنە لە داهاتوودا کە هیوادارم هەمومان ئەو واقعیەتە دەربکەین و هەوڵی بۆ بدەین. کاک سەعید پەتەی کۆرۆنا خۆی لام معزلێکی زۆر گەورەیە تایبەت لەلان کە تەواوی دنیای گرتوێتەوە تا چه ئاستێک توانیوێتی ئەم جوڵانەوەیە ڕاگرێ بە تایبەت لە ئێراندا ئەو بزوتنەوە کرێکاریەکان تەسیرێکی بووە بمانەوە نمانەوێت دەکرێت بڵین ینی بە کورتی بە شێوەیەکی کۆنکرێت دەبێت بڵین تەسیری بووە چون بەهانەیە کە بەدەست نیزامی سەرمایەداری و بەدەست ئەسەن دەوڵەتەکانەوە بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا بەڵام لەگەڵ ئەوەشدا من دەڵم لە ئاستی ئێراندا لەگەڵ ئەوەی کە پەتای کۆرۆنا لە بەشێک لە وڵاتانی دنیا لە ئێران وەزیەتەکە خراپترە و ئاماری دەقیقیش نادرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا سا زۆربەی ئوستانەکانی ئێران شارەکانی ئێران گەیشتونەتە ئاستی سوور یعنی پەرسەندنی پەتای کۆرۆنا وای تەسیری بووە وای کردووە کە بەڕاستی ژیانی مختل کردووە ژیانی ڕاگرتووە ینی بەڵام لەگەڵ ئەوەشدا بلاخرا خۆ دەوڵەت ئەگەر فەرزکەین دەڵێ بە داوا لە خەڵک دەکا خۆ پارێزن لە ماڵە بمێننەوە یا شوێنێک قەرەنتینە دەکا ئەوەش نییە خۆ بڵێ بێتەوە ژیانی ئەو خەڵکێکی لە ماڵ دەمێنێتەوە دابین دەکا کە وەزیفەیەتی دابینیکە کە ئەوەش دەبێت بێتە بەشێک لە داخوازی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی بزوتنەوەی کرێکاریکە ئەو کەسانەی کە بە خاتری پەتای کۆرۆنا ناتوانن چالاکی ڕۆژانەی خۆیان بۆ دابینکردنی ژیان و مەعیشەت بەڕێوەبەرن ئەنجام بدەن ئەرکی سەرشانی دەوڵەتەکە خەرجیان پێشێ ئەرکی سەرشانی دەوڵەتەکە ژیانێکی ئابرومەندانیان بۆ فەراهەم بکات کە ئەوە نییە سەرڕای ئەوەش کە ئێمە بۆ خۆشمان بانگەوازی ئەوەمان کردووە کە خەڵک دەبێت خۆ پارێزن لەم پەتایە دەبێت لەباری بێهداشتی و پێشگیریەوە حتمما لە بیری ژیانی خۆیان و بنەماڵەکانیاندا بن بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی دەبێت ئەو داخوازیە یا ئەو چاوەڕوانیە لە دەوڵەت و لە نیزامی سەرمایەداری کۆماری ئیسلامی هەبێت کە یا بجین ناچاری کەن کە ژیانی ئەو خەڵکە دابین بکات بۆیە دەڵام بمانەوە نمانەوێت کاریگەری هەبووە تەسیری هەبووە چون فەرزکەین ئەگە حرەکەتێکیش بکەوێتە ڕێ کە بزوتنەوەکان بەردەوام بوونیان هەیە کۆبوونەوەکان لەبەر ئیدارە دەوڵەتیەکان بۆ دەربڕینی داخوازیەکان بوونی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەتوانێت بە دەستێکی ئاواترەوە ئەو بزوتنەوانە سەرکوت بکە بە بیانووی ئەوەی کە ئێمە قەرەنتینەما ڕاگەیاندووە ئەوە دەتوانێت لەسەر ئەمنیەتی ژیانی خەڵک تەسیری هەبێەوە ئەو بزوتنەوە سەرکوت بکات بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا تا ئێستا نەیانتوانیوە حرەکەتە کرێکاریەکان بزوتنەوە کۆمەڵاتیەکان بە تەواوەتی سەرکوت بکەن ڕابگرن بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکی ئێران هەموو دەزانین بە کوردستانیشەوە خەڵکێکی وشیارە خەڵکێکە کە حازر نییە مثلا ڕیسک بکات مەسلەی کۆرۆنا دیارە لەو زەمینی ڕۆشنبیریەدا بەجددی دەگرن لەگەڵ ڕعایەتکردنی هەموو لایەنە بێهداشتی و خۆپارێزیەکان درێژە بە خەباتی خوانەدەن و ئێمەش لێرەشەوە دیسانەکە هەر ئەوە دەڵێن کە دەبێت گرنگی بە ئەمنیەتی گیانی خوان بدەن و لەگەڵ ئەوەشدا تەسلیمی فریوکاریەکانی کۆماری ئیسلامی نەبن و نەخشەکانیان بخوێنەوە دەستی ڕژیمی کۆماری ئیسلامی بخوێنەوە بزانن مەسەرەن بەرنمەکانی چییە و دەوێت بە شێوەیەک لە پەتای کۆرۆنا سوء ئیستیفادە بکە بۆ تەحکیمی دەسەڵاتەکەی بۆ ئەوەی خۆی لە ژێر گوشاری بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەرباز بکات. کاک سەعید
بە کورتی شارەیەکەین بۆ دانیشتانی کە لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوە لەسەر مەسلەی ئەتۆمە بە تایبەت دوای هەڵبژاردنەکانی سەر و کۆماری لە ئەمریکا بڕوای ئێوە هیچ ئاڵگۆڕێک بەسەر دێت بەسەر سیاستەکانی ئەمریکا لە بەرامبەر ئێراندا لەسەر ئەم کەیسە؟ ئێمە هەمومان دەزانین کە نیزامی سەرمایهداری بۆی گرنگ نییە کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمیە نەبێت. ئەوە دەبینی مثلا ئیسرائیل خاوەنی چەکی ئەتۆمیە، پاکستان خاوەنی چەکی ئەتۆمیە، ئەوە چەندی وڵاتی دیکەکە هەمووی وڵاتایەکی بەحساب یا ئیسلامی خەتەر ناکەن یا مەسەوی خەتەر ناکەن یا نیژاد پەرستن. بەڵام ئەوەی کە ئێستا بۆتە بەهانەوە مەسلەی ئەتۆمی لە ئێران بەخۆشیان دەزانن ئێستا وەزعیەتی ئابووری ئێران لە ئاستێکدا نییە کە بتوانێت بەم خاستەی بگات یا بتوانێت ئەم تەکنۆلۆژیە لە ئاستێکی بەریندا بەرهەم بێنێت. بەڵام بەهانەیەکە ئێستا شەڕێکە کێشەیەکە لە بینی وڵاتانی سەرمایهداریدا بۆ کۆنتترۆڵی بازاڕی زیاتر لە ئاستی ناوچەکەەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێران دوای شۆڕشی کە لە ئێران کراوە نیزامێکی وەحشی وەکو نیزامی سەرمایهداری ئیسلامی لە ئێران هاتە سەرکار وە توانیان بزوتنەوە جەماوەری و کرێکاریەکان کە داینەمۆی سەرەکی شۆڕشی 57 بوو سەرکوت بکەن و هەر ئەوەش بووە باعیسی هاتنە سەرکاری ئیسلامێکی ڕادیکاڵ لە ناوچەکەدا وە کاریگەری بوو لەسەر کولی منتیقەکە بوو بە جێگای سەرنجی وڵاتانی سەرمایهداری لە ئاستیگەوە بە تایبەتی تجارەتێکی کە لەگەڵ ئەمریکا هەیبوو. لەو وەختەوە هەتا ئێستا ڕێگە حیساب بکەین ئێمە نابینین کە ئەمریکا بەرنمەیەکی بۆ گۆڕینی سیستمی سیاسی لە ئێراندا هەبێت. بەڵام هەمیشە کێشەی ئەوە بووە کە بتوانن ئەم سیستمە کە لە ئێران لەسەرکارە ئەم نیزامە دەستەمۆکەن بیکەنە هاوتەریب لەگەڵ سیاستەکانی خۆیان. وڵاتی ئێران وڵاتێکی ئیستراتیژیکە لە هەموو بوارێکەوە کە تو چاوی لێ بکەی لە ناوچەکەدا بۆیە گرینگە کە چ وڵاتێک دەتوانێت هێژمونی هەبێ بەسەریدا، چ وڵاتانی ئاسیایی وەکو چین و ڕووسیە بێت، چ وڵاتانی ئوروپایی یاخودی ئەمریکا بێت. یعنی کێشەیەکی کە ئێستا لەو نێوەدا هەیە کێشەکە لەسەر ئەوەیە. ئێستا ئەگەر ئێران حاضر بێت ملکەتی سیاسەتەکانی ئەمریکا بێت لە ناوچەکەدا، ئەمریکا هیچ مشکلێکی نییە لەگەڵی. کێشە لەسەر مافی مرۆڤ و ئەوەی کە مافی مرۆڤ لە ئێراندا پێشێل دەکرێ و کەمەنەتەوەی و مەسەبیەکان لە ئاستی ئێراندا زوڵمیان لێ دەکرێت یا بە هەر حاڵ بە کولی ئێمە بڵین نیزامێکە کە بە دژی خەڵکی دەجوڵێتەوە ئەوە نا. پێشتر کە ترامپ هاتە سەرکار وە لەو پەیمانی کە بە نیسبەت کۆنتترۆڵی ئەتۆمی ئێرانەوە دروست کرابوو هاتە دەرێەوە هەموو کەس پێی وابوو حرەکەتێکی زۆر بەرچاو بە دژی ئێران دەکاتەوە ڕەنگە ببێتە باعسی گۆڕینی سیستمی سیاسی لە ئێران، دیتمان وانە بوو. وتازمە تەنانەت تەشکیلاتی ئێمەش پێش هەمیشە ئەوەی کوتووەکە ئەو کێشانە لە ئاستێک دانین کە بێتە هۆکاری گۆڕینی سیستمی سیاسی لە ئێران مەگەر وشارێک لە ناوەوە. چون ئێمە دەبینین وەسن تۆ ئەگە چاو لە پەلهاویشتنی ئێران بکەی بۆ وڵاتانی ناوچەکە ئاژاوەژێڕێکی کە دەیکات دەقیقەن دەزانین کە ئەمە خەریکی معاملەیە، گوشارێکی کە دەخاتە سەر ئیسرائیل، دخالەتکردنێکی کە لە وڵاتانی ناوچەکەدا دەیکا وڵاتانەی کە بە شێوەیەک یا بە نەوعێک دۆستی ئەمریکان، یا بە تایبەتی لە عێراق دوای ڕووخانی سەدام کە ئەمریکا حزورێکی بەرچاوی بوو لە عێراقدا ئێران تا ئەو جێگایی بۆی کراوە ئەوش حزوری خۆی پڕەنگتر کردوێتەوە بۆ ڕخابەت لەگەڵ ئەمریکا بۆ ئیمتیاز وەرگرتن. کێشەکە لەسەر مەسلەی ئیمتیاز وەرگرتنە. ئێران چەندە حازرە ئیمتیاز بدا بە ئەمریکا یا ملکەتی بێتەوە. حزوری ئەمریکاش لە ناوچەکەدا بۆ ئەوەیە کە کۆنتترۆلی ئەوە بکات کە ئێران بە تەواوەتی نەچێتە ژێر هێژمونی ڕووسیا یا چینەوە. مەسلەی بازار ئابوووریەکەیە، مەسەڵەی لەگەڵ ئەوەشدا کە ئێمە دەزانین ئەوە مەسلەیەک لایەنێکێتی لایەنەکەی دیکەشی ئەوەیە فەرسکەین لە بینی شیعە و سونیدا، لە بینی وڵاتانی شیعە و سونیدا کێشە دروستکەن. ئێران وەکو مەترسیەکی گەورە بۆ منتیقەکە مەعرەفیکەن، وەختێک مەسەلەن حوزور پەیدا دەکەن لە خەلیجی فارس و لە ناوچەکەدا، زەخکردنەوەی ئێرانە وەکو مەترسیەکی گەورە، وڵاتی کە وەکو عەرەبستان لێی بترسێ،
وڵاتە ئەمرنشینە عەرەبیەکان لێی بترسن وڵاتانی دەوروبەر لێی بترسەوە بێتە باعسی ئەوەی کە ئەوانیش بە نەوعێک خۆیان بە چەکوچۆڵی پێشرەفتە تیار بکەن و ئەوەش دەبێت لە چی بکڕن دەبێت لە وڵاتانی ئوروپایی پێشرەفتە و لە ئەمریکای بکڕنی دی بۆیە گوشارێکی کە دەیخێنە سەر ئەمریکا بازارگەرمیەکە سەر ئێران بە نەوعێک بازارگەرمیە بۆ فرۆشی چەکوچۆڵەکانی خۆیان دروستکردنی ترس و دڵا ڕاوچەیە لە نییە و دڵی وڵاتانێکدا کە نیزامێکی لەرزۆکیان هەیە هیچ متمانەیەکیان لەلایەن جەماوەری نێو وڵاتەکانیانەوە نییە خەڵک متمانیان پێ ناکەن ئەگەر پشتیوانێکی وەکو ئەمریکا وڵاتانی دیکەیان نەبێت زۆر زوو خەڵک بەساتەکان دەپێچێتەوە واداریان دەکات کە هەرچی زیاتر چەکوچۆڵ بکڕن بۆ تاحکیمی دەسەڵاتەکان یا مەسەن بە بەهانەی بەرەنگاری بوونەوەی ئێران بۆیە دێمە دەبێت مەسەن لەو ئاستەدا بیبینین ئەم دەی وەختێکیش کە ترام لەو پەیماننامە کشاوە و دیتمانش هیچ حرەکەتێکی بەو شێوەیە نەکرا ئەوە بوو لەم هەڵبژاردنەی دوایەدا ئێستا جو بایدێن هاتووە سەرکار دوای ئێستا پێیان وایە سیاستەکەی نەرمتر ئێستا دەیانەوێ ئەم پەیمانە زیندووکەنەوە ئەمریکا بگەڕێتەوە نێو ئەو پەیمانە و بەرحاڵ هیوای لای خەڵکی دنیا دروست بێ کە ڕەنگە مەسەرەن بە بارێکی موسبەت ئەو سفەرە مەسەن و کێشانەکەم بێتەوە بەڵام تا نیزامی سەرمایەداری لە سەرکارە تا سیستمی ئەمریکا کە ئێستا بەرەو ڕووی کێشەیەکی وەکو چین و رووسیە بۆتەوە کە ئێستا بوونەتە برابەر شەریکە بەش لە ئاستی جیهانیدا و ئەوانش ساهمیان دەوێت ئەم کێشانە بەردەوام دەبێت بەڵام بە نیسبەتی ئەوەی ئایا چ ئاڵ و گۆڕێک بە سەر ناوچەکەدا دێت یا بڵین بەسەر ئەم کێشەیەدا دێت بە نظری من کێشەکە هەر بەم شێوەیە ئیدامەیە دەن چون بە قازان زیانە بەڵام لە کوردماوەدا نە ئەوە هەیە کە بڵین بە تەوافقێکی 100% دەگەن کە خەڵک ئەحساسی ئەمنیەت بکە و نە شەڕێکی واژووەدا کە پێمان وابێ ئەمە دەبێتە باعسی تەغییری نەخشەی سیاسی لە ناوچەکەدا من پێم وایە بەو شێوەیە تقریبا درێژەی دەبێت بەڵام با شێوەی بۆ سعی دەکەن ئارامشێکی ڕۆحی بۆ خەڵکی ناوچەکە بجێڕنەوە بەم سیاستانەیە زۆر باشە کاک سعید با بچینە سەر کوردستان بزوتنەوەی کرێکاری لە کوردستان و تایبەتمەندیەکانی پێم خۆشە پێش هەموو شتێ پرسم مێژووی ئەم بزوتنەوەیە چۆن بووە و بۆ کەی دەگەڕێتەوە تایبەتمەندیەکانی چی بوو لە ئاستی کوردستان ئێمە هەمومان دەزانین کوردستان ناوچەیەکە کە لە هەموو بوارێکەوە دواکەوت و ڕاگیراوە هەموو ئەو دەوڵەتانی کە لە ئێران لەسەر کار بوون لە دوای ئیسلاحاتی ساڵەکانی چل تەقسیم ئارازی کە لە ئاستی ئێراندا دەکرێت و دەبێتە باعیسیەوەی کە هێندێک ئاڵوگۆڕ لە کۆمەلگای ئێرانەوە بە تایبەتی کوردستاندا ڕوو بدات و بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان وەکو کرێکاری مەهاجر ڕوو دەکەنە شارەکانی ئێران کە بە حساب شاری سەنعەتی بوون و دەیانتوانی مەسەلەن هەلی کاری تێدا بوو بچن کار بکەنوانە نەوعێک کرێکار یا چینێک لە کرێکاران لە خەڵکی کوردستان کە پێشتر بە کشاوەرجیەوە خەریک بوون و لەسەر زمینەکانی هەڵخەندرا بوون یا بەدەلیلی ئەم تەقسیم ئارازیە دزی زەمین بۆ ئەوە نەمابەوە کە ئەم خەڵکە هەموو پتوویدا بحەوێنەوە و خودی کوردستانیش کارخانە و کارگایەک فابریکێکی وای تێدا نەبوو کە بتوانێت کرێکار لە خۆیان لە خۆ بگرێ لە ئاستی ئێراندا لە شیرکەتەکاندا حەوانەوە خەریکی کار بوو ئەمە بە هەر بەم شێوەیە ئاڵوگۆڕەکان تقریبەن دەبێ بڵین بەنسەر بزوتنەوەی کرێکاری لە کوردستاندا تابعێک دەبێت لە بزوتنەوەی کرێکاری لە ئاستی ئێراندا یعنی تۆ حرەکەتێک مەگەر مەسەلەن فەرزکەین حرەکەتی تووتنەوانەکان حرەکەتی مەسەلەن کەشاوەرزان یا مەسەلەن دێخانانی مەریوان یا حرەکەتی دێخانان لە مەسەلەن مکوریان ینی لەم ئاستانەدا مەتەن تۆ هێندێک حرەکەت دەبینی ئەگەر لە بەر لە انقلابی ساڵی 57 توانێت تۆ چاوی لێ بکەیت یعنی حرەکەتێک وا کە تۆ بیانێ بەسەر پێناسەیەکی بزوتنەوەی کرێکاری پێوە دیار بێ لە ئاستی کوردستاندا و بە شێوەیەکی ڕێکخراو بوونی نییە چون کارخانەیەک بوونی نییە بەڵام دوای ساڵی 57 یان دوای ئینقلابی 57 کە ئاڵوگۆڕ بەسەر کۆمەلگای ئێراندا دێوە لە کوردستانیش هۆی ئەم ئاڵوگۆڕانەوە جریانێکی وەکو کۆمەڵە
دێتە ڕووە فعالیەتی خۆی علەنی دەکاتەوە و دەبێتە باعثیەوەی کە جریانێک لە کۆمەلگادا بوونە هەبێت کە پشتیوانی کرێکاران و زەحمەت کێشانە ئەمە تقریبەن بزوتنەوەی کرێکاری نەوعێک ڕێخسن بەخۆیەوە دەبینێ پشتیوانێک بە خۆی دەبینێەوە زیاتر خۆ دەردەخات هەرچەند بزوتنەوەی کرێکاری بڵێن لە ئاستی کارخانەی چکۆلەدایە لە مەسەن ئیتیحادیەی نانەواکاندا ئیتیحادی وشتی خوان پێک دێنن بەڵام بەهۆی بوونی تەشکیلاتێکی وەکو کۆمەڵە تەشکیلاتێکی چەپ و کۆمونیستی و پشتیوانی بزوتنەوەی کرێکاری دەبینین لەگەڵ ئەوەی کە کەمیەت یا مثلەن جەمعیەتی کرێکاران لە ئاستی کوردستاندا بە شێوەیەکی بەرچاو نەبووە بەڵام لە ئاستی ئێراندا دەبینین حزورێکی پڕەنگی هەیە ینی حرکەتێکی کرێکاری لە ئاستی ئێراندا دوای ساڵی 57 وانە نابینین کە بەشێک لە کرێکارانی کوردستان حزوریان تێدا نەبێ و لەو نێوەشدا دەبینین بەشێکی بەرچاو لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری لە کوردستان ئەسان دەبنا کەسی بەرجەستەی بزوتنەوەکە لە ئاستی ئێراندا لە ئاستی سەرتاسەریدا وی لەگەڵەوەی کە بەرەبەرە لە کوردستانی شوێندێک کارخانە و کارگا دەکرێتەوە دوای ساڵی 57 بە پێی مەجال لە ڕۆژی یەکی ئەیاردا بزوتنەوەی کرێکاریە مەسەنەن هەڵسوڕاوانی کرێکاری ڕێوڕسمی تایبەت بە خۆیان بەڕێوە بردووە مەسەنەن هەر خۆپیشاندانێکی کە لە شاری مەهاباد کرا لە ڕۆژی یەکی ئەیاردا خۆپیشاندانێکی کە لە شارەکان لە شاری سنە و شاری سەقز و باقی شارەکانی دیکە کرا دوای ئەوەی کە پێشمەرگە لە شارەکان کشایەوە دیار بوو لە 1-2 ساڵی ئەوەڵەوە کە شارەکان بەدەست جەماوەرەوە بووە پێشمەرگە لە نێو شارەکاندا بوو دە فەزایەکی ئازادی بوو ئەسەن بەڕاستمی زۆر گەورە بەڕێوە دەچوو لە ڕۆژی یەکی ئەیاردا خەڵکێکی زۆر بەشداری دەکرد ئەگەر هەمووشی خەڵکی کرێکار نەبوو وەڵام هەموو خەڵکی کرێکار و زەحمەت کێش بوون دوای ئەوەش ینی بزوتنەوەکە کە لەوێدا شکڵ دەگرێەوە گەرا دەخات لەگەڵەوەی کە بزوتنەوەکە ینی بزوتنەوەی شۆڕژێرانەی کوردستان لەباری نیزامیەوە پاشەکشە دەکات بۆ دەرەوەی شارەکان بەڵام بزوتنەوەی کرێکاری بە شێوەیەکی زیندوو دەمێنێتەوە ئەرە مەراسمانەی کە لە شاری سنە و لە شاری سەقز بەڕێوە دەچنەوە تێیدا هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری بە شێوەیەکی بەرجەستە حزور پەیدا دەکەن سوخۆنڕانی دەکەن خەڵکێکی زۆر بەشداری دەکات و تەنانەت تعدادێکیان دەگیرێنەوە کەسی وەکو کاکجەماڵیش مەسەن دەگیرێ و ئێعدام دەکرێت تێیدا بۆیە بزوتنەوەی کرێکاری لە کوردستاندا بە شێوەیەکی زیندوو بوونی بووە لەگەڵ ئەوەشدا کە ڕوبەڕووی گرتن و ئەزیەت و ئازارێکی زۆر بوونەتەوە و دووچاری سەرکوت و بەرگریەکی زۆر بوونەتەوە لەلایەن نیزامی سەرمایەداری کۆماری ئیسلامی و بەڵام کەم و زۆر حزوری بووە و هەر ئەم حزورە بەرچاوی بزوتنەوەی کرێکاری و ڕەهبەرانی بزوتنەوەی کرێکاری و شێرگیربوونیان و چاونەترسیان و چۆکدانەدان بۆ نیزامی سەرمایەداری کۆماری ئیسلامی و بۆ وەزارەتی ئیتلاعاتەکەی و دەم و دەستگا سەرکوتگەرەکانی بووە باعیسی ئەوەی کە ئەسڵ لە ئاستی کوردستاندا چەندین NGO و ڕێکخراوی دیکەی کۆمەڵایەتی سەر هەڵبدەن چ لە بواری ژینگەییەوە چ لە بواری پرسیارێکم ئەوەیە ئەلان باسی بارودۆخی ئێستا دەکەین ئێستا ئەو بزوتنەوەی کرێکاری لە کوردستان لە چه بارودۆخێکدا و پەیوەندی بە بزوتنەوەی کرێکاری لە سەرتاسەریدا چۆنە بزوتنەوەی کرێکاری کوردستانی تابعێکە لە بزوتنەوەی کرێکاری لە ئاستی سەراسەریدا پێشتر ئاماژەیەکم پێکرد کوتم ئێستا وەزعیەتەکە جۆرێکە هەم ئەگەر مثلا پەتای کۆرۆنا لە نەزەر بگرین هەم داتەپینی سیستمی ئابووری کۆماری ئیسلامی لە نەزەر بگرین هەم ئەسەن وەزعیەتێکی نابەسامان کە کۆمەلگای ئێران لە بواری ئابووری و سیاسیەوە بەرەو ڕووی بووتەوە بۆتە باعیسی ئەوەی بلاخەدا ئێستا بزوتنەوەکان لە حاڵەتێکی تەدافعیدان جەمعیەتێکی کرێکاری زۆر لە ئاستی کۆمەلگادا بوونی هەیە هەلی کارێکی کەم بەڵام لەولاوە بوونی هەیە ئەمە بۆتە باعیسی ئەوەی کە ئێستا دەستی خاوەنکاران و سەرمایەداران ئاوەڵەیە بۆ ئەوەی کە چۆنیان پێخۆش بێ بەم شێوەیە کرێکاردا بمەزرێنن یعنی ئێستا کرێکارانی کوردستان
هەروەک باقی کرێکاران لە سەرتاسەری ئێراندا گرێبەستی سپیان پێ ئیمزا دەکرێ. ینی بە پێی بەراوردێکی کە کراوە 10% کرێکارانی ئێران ئێستا خاوەنی گرێبەستی کاتی و سپینین. ئەویش ئەو کەسانن کە نزیک بوونەتەوە لە حاڵەتی بازنشستگی یا خاننشینکردن. بەقی هێزی فعالی کار لە ئێراندا وەختێک بێت هەلی کارێک بەدەستبێنێ دەبێت ملکەتی ئەو قەراردادە بێت کە بە پێی مەیلی خاوەنکارەکە دەبەسترێ. ینی تو حسابی کە 90% ئەگەر بەشێکی لەو خاننشینانە خاننشین کرابێتی شان 90 و چەند دەرسەدی کرێکاران لە ئاستی کوردستانیشدا ئێستا بە قەراردادی کاتیەوە ئەوانەیە کە لەسەر کارن کار دەکەن بێزگەلەوەی کە ئێمە دەبینین بەشێکی زۆری بێکارە بەشێکی زۆری خەریکی کاری کۆڵبەری و دەستفرۆشی و کامەسەنە ناواچە کارایەکی سوورین. بۆیە وەزئیت ئەگە بارودۆخی کرێکاران لە ئاستی کوردستاندا ئێمە لە بەرچاو بگرین واقعاً لە حاڵەتێکی زۆر فلاکەت باردان لەباری ئابوووریەوە بەڵام لەباری ڕۆحیەوە لە باری خەبات و تێکۆشانی ڕۆژانەیاندا جریانێکی زیندووە بزوتنەوەیەکی زیندووە ڕۆژانە ئێمە بە بەهانەی مەسەلەی وێرانکردنی ژینگە بێ بە بەهانەی بەرحاڵ تیرەندازی و بریندارکردن یا بەرحاڵ گیانە دەستدانی کۆڵبەرێک بێت. ینی کرێکارانی کوردستان ئەو بەشی کە نێوی دەنین بزوتنەوەی کرێکاری لە کوردستان پێشەنگی هەموو ئەو حرەکەتانن کە لە ئاستی کۆمەلگادا دەکەوێتە ڕێ. یا وەختێک دەبینین مەسەلەن بەڵایەکی سروشتی کارەساتێکی سروشتی ڕوەدا. ینی هەموو ئەو کەسانەی کە لە ئاستی حرەکەتە کۆمەڵایەتیەکانیان دادەیبینین کە بە بەهانای ئەم لێ قەوماوانەوە دەچن دەبینین کەسانێکن کە لە ژێر تەئسیر یان بەشێکن لە بزوتنەوەی کرێکاری لە ڕەهبەرانی بزوتنەوەی کرێکاری. بۆیە ئەگە وەکو بزوتنەوەکە چاوی لێ بکەین بزوتنەوەیکی زیندووە جێگای ئومێدا و هەروەک باسیشم کرد لە ئاستی ئێراندا لەگەڵەوەی ناوچەکە زۆر دواکەوتو ڕاگیراوە کارخانە و فابریک و شوێنی کاری زۆر گەورەی تێدا نیە بەڵام دەنگ و نێوبانگ و ڕەهبەرانی بەرجەستەوانە کە لە ئاستی ئێراندا چاوی لێ بکەی هیچ کەمتر نییە لە ئاستی ئێران. بۆیە ئەم بزوتنەوە هاوشێوەی بزوتنەوەکە لە ئاستی سەراسەریدایە لەگەڵ ئەوەی کە ئەرکێکی زۆر زیاتری کەوتۆتە سەرشان لە ئاستی کوردستاندا چون هەم وەکو کرێکارێک دەچەوسێتەوە هەم وەکو کەسێک وەکو کوردێک کرێکارێکی کورد زوڵمێکی دیکەی لەسەرە هەم وەک منتیقەیەکی دواخرا و دواکەوتوو لە باری ئابووریەوە و هەم فشارێکی سیاسیش لەسەرەتی کە بە خاتریەوەی کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە کۆمەلگایەکی وشیارە لەو لاشەوە دیسانەکە فشارێکی لەسرە لەگەڵ ئەگە هەموو ئەوانە ئێمە حیساب بکەین بزوتنەوەی کرێکاری لە کوردستاندا بزوتنەوەیکی زیندووە جێگای ئومێدە بەڵام خۆب دەزانین هەمومان چەند بەو مەحدودیەتانەوە کە لە ئاستی کۆمەلگادا هەیە چی وەکو داتەپینی بواری ئابووری و چی وەکو بەهانەی یامسە حزوری پەتای کۆرۆنا کە واقعاً کاریگەری زۆر بەرچاوی لەسەر وەزعیەتی کۆمەلگا. باشە کاک سەید من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان نەزانن نوکتەیەک شتێک لە تێ بەخسە باسەکە زیادکەی فەرموو. بەرحاڵ لە زەوایە جۆرا و جۆرەوە ئێمە هەر لە وتەی ڕۆژەکاندا لە وتوێژی باقی هاوڕێیانماندا لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی ڕۆژی جیهانی کرێکار قسە کراوە. ئەو شتانە نکاتەی کە بە نەزەرم دەگەیشت پێم وابێ ئیشارەم پێ کردووە شتێکی دیکە بەغێرە زەوەی کە هیوادارم و داواکاریشم ڕۆژی جیهانی کرێکاری ئەم ساڵ بە شێوەیەکی گەرم و گوڕ لە تەواوی شارەکان و بە شێوەیەکی ئاشکرا لە ئاستی جەماوەری تا ئەو جێگایی دەکتێبەریندا بەڕێوە بچێتوە بە لە بەرچاوگرتنی پاراستنی ئەمنیەتی گیانی و لە بەرچاوگرتنی مەترسی بەرچاوی کۆرۆنا ئەم ڕۆژە بە شێوەیەکی شکۆمەندانە ڕێوڕسمەکانی بەڕێوە بەرین و جارێکی دیکە هێزی لە بنەهاتوو و بەهێزی کرێکاران لە ئاستی کۆمەلگادا پیشانی نیزامی سەرمایه‌داری و نیزامی چەوسێنەری کۆماری ئیسلامی بکرێت. زۆر سپاس کاک سەید بەشداریشت لەم بەرنامەیە. سپاستان دەکەم دەستان خۆش بە بۆنجارێکی ڕەخسانتان و سپاسیش بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەکە دانیشتن بەلامانەوە. زۆر سپاس. کەڵە بینەرانی خۆشەویست گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی دیدار و ڕاوا کە دیدارێک بوو لەگەڵ کاک سەید ئەمانی ئەندامی کوێتەی ناوەندی کۆمەڵە
بەرنمەیەکمان تەرخان کرد و بەرەو پێشوازی لە 1 ئەیار ڕۆژی جیهانی کرێکار هیوادارین کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوە بن.